ئەوڕۆ دەنگدان یعنی بە قوت بوون لە بەغدا لە قوتابخانەی شۆڕشی کچان کە من ئێستا لە بەردەمی ڕاوەستاوم لە ماوەی کاژمێرێک و چارەگێک یاخود 15 قولەک تەنها 2 کەس هاتووە دەنگ بداتن. یعنی پرۆسەکە لێرە بە تەواتی بە سستی بەڕێوە دەچێت و هیچ جۆرە نۆرەگرتنێک نییە کە 1290 کەس لێرە دەنگ دەدا و تا ئێستا ینی دوای تێپەڕبوونی کاژمێرێک و چارەگێک تەنها 2 کەس هاتووە دەنگ بداتن. مامەجان پێم وابێ دووەم کەس بووی گەر بفەرموویتێرە سوپاس دەکەم گەر بفەرموویتە ئێرەم چۆن بوو داوای چی دەکەی؟ بەخێر بن سەر چاوە وڵای بەڕاستی کە دێ ژۆرێک کارمەندەکان هێزە ئەمنیەکان یارمەتی دەرن زۆر ڕێپێشان دەرن دوێبینیش کاکە جان ئیسان نابیگ لە ئیلابرێن لە ئەحزاب و شتوانە بکە ئەوڕۆ دەنگدان یعنی بە قوت بوون لە بەغدا بحقت وەکو کوردستان وەکو جەماعی شێک مەسەن ئیسان قسەی بکە وەکو جەماعی کوردستان دەنگدان یعنی ئەتوو مقابلی خۆت بە قووەتە بی ئیسانش برێن نێرن ئەتوو هەموو کەس کەم و کرتی و گلەی و گازاندە هەیە لێرانە بەس لێرانە ئەوەی گەڕابی لە دەور و بەری کوردستان هیچ ژیان نییە ژیانە لە کوردستانە بە حقت ژیانش خۆشە حەزم ئیلاقم لە حیزبەکەی تو نییە و لە حیزبەکەی من لە ڕۆتنیات و شتوان ئەو هەرەبی لە زمانی خۆی پێداهاتە ڕۆتینات هەرەبی گلەی هەرەبی بەس ئیسان ئەوڕۆ ڕۆژێکە ڕۆژەش پیرۆزە هەدە لە خۆ چێ بەربژێرەکەی جێ هەرە بژێری ئەوە خۆ خۆیان خۆت ئەلمیمە تو دەنجی بدەیت کە دەنگتدا یعنی پێگەت لە بەغدا بە قووەت و بتوانانی قسەش بکە سبەینی بەغدا بتوانانی یعنی قرارێکی بدا بوێ سەر بە خۆ بەڕێ بکە ئەندامانی ئێمە نوێنەرانی ئێمە هەستن و برنکا کە نابی دەتەوێت داوا لە خەڵک دەکەی لە پێناو بەهێزبوونی پێگەی کورد دەنگ بدەن وڵای وەکو خۆم داوا لە هەموو هاوڵاتیانەکەم داوا لە هەموو هێز ئەمنەکان و هاوڵاتیانەکەم بەڕۆتنێکی زۆر ڕێک و پێک و بە زەوق و شەوق و بێن دەنجی خۆ بدەن دەنجی خۆ بدەن ئیلاقم لە کەس نییە من دەنجی خۆ بدا و تەواو یعنی ئەگە دەنگدا یعنی ئستوربوون لە بەغدا پێگەت ئستوربوون لە بەغدا بە قوت بوون لە بەغدا مقابلی خۆت یعنی پێویست ناکە ئێسان خۆ بکارن وەڵان دەنجی نادەم و دەنج پوتەرەکەم و گوناحە حەشر عن گوناحە قانونیان گوناحە ڕاستی لەخوای بەزادی خەرکەشی یعنی هێز ئەمنەکان و کارمەندەکانیش ڕێ پیشان دەرن نەرمونیانن دەگە خەرچی بە حقت ئەمن مەمنونیان لەبات هەموو جەماوەری